شارۆچکەی ئەلقوژ لە 45 کیلۆمەتری باکووری موسڵ و لە دامێنی چیای بەعادریال کەوتووە. دەکەوێتە ناوەندی بەیەکگەیاندنی ڕێگای سەرەکی شاری موسڵ و دهۆک. زۆربەی دانیشتوانی کریستیانی کلدان و بە پیشەی جۆرا و جۆر بە تایبەتیش کاری دەستی خەریکن. بەڵام پتر لە سەدا هەشتای خەڵکی دەوروبەری شارۆچکەکە کوردی ێزدین. القش ناحية لا من شاتد ئەلقوش لە ناحیە کۆنەکانی عێراقە. لە ساڵی 1970 بووەتە ناحیە و ئێستاش ژیان تێیدا بەردەوامە. دوو هۆکار هەیە کە ئەلقوش وەکو خۆی هێشتۆتەوە. لەلایەک ئێمە هەوڵمانداوە کە ئەلقوش وەکو شارۆچکەیەکی مەسیحی کلدانی پارێزگاری لە ناسنامەی خۆی بکات بۆ ئەوەی وەکو شارۆچکەی تەلکێفی لێنێت کە ناسنامەی خۆی لەدەستداوە. لەلایەکی دیکەشەوە هەوڵمانداوە لە ڕووی نیشتەجێبوون دانیشتوانە ڕەسەنەکەی ئەم شارۆچکەیە بپارێزین. ئەلقوش لە ساڵی 1970ەوە تاکو ئێستا 48 بەڕێوبەری ناحیەی هەبووە کە من دوایین کەسیانم، بەڵام لەم ژمارەیە تەنیا 3 کەس بەڕەچەڵک خەڵکی ئەلقوش بوونە. ئەلقوش دەکەوێتە دەشتی نینەوە کە لە 38 گوند و 3 کۆمەڵگە نیشتەجێن. پێک هاتەی دانیشتوان بریتین لە 180 یێزدی، 110 کریستیان، 180 عەرەب و 102 کورد و موسڵمانن. پێش هێرشی داعش بۆ سەردەشتی نینەوە ژمارەی دانیشتوانی ئەلقوش 63,000 کەس بوون، بەڵام ئێستا 50,000 کەس ماونەتەوە، واتە 13,000 کەس کۆچیان کردووە. تا پێش ساڵی 2000 ئەلقوش پەیوەست بووە بە حکوومەتی ناوەندی، بەڵام لە دوای ڕۆخانی ڕژێمی پێشوو تا ئێستا لە ڕووی ئەولەهیەوە لەلایەن هێزەکانی ئاسایشی هەرێمی کوردستانەوە دەپارێزرێت و هیچ کێشەیەکی نەبووە. واتە ڕەوشەکە باشە و ئەمەش دەگەڕێتەوە بۆ هێزەکانی ئاسایشی هەرێمی کوردستان. ئێمە دەبێت سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە خزمەتی زۆری ناوچەکەمانی کردووە. ئێستاش دەبێت خۆمان دوور بگرین لە دروستکردنی ناکۆکی، هیوادارین پشتگیری بکرێت لە دانوستانەکانی ئاشتیانە بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکان. هەروەها سوود لە ئەزموونی هەرێمی کوردستان وەربگیرێت بۆ پاراستنی ئاسایش و پێکەوە ژیان و گواستنەوەی ئەم ئەزمونە بۆ ناوچەکانی دیکەی عێراق. شارۆچکەی ئەلقوژ ناوچەیەکی شوێنەواریە و مێژوویەکی دێرینی هەیە کە بۆ پێش زاین دەگەڕێتەوە. ئەمە ژوای کردووە کە مۆزەخانەکەی گرنگیەکی تایبەتی هەبێ. ئەم مۆزەخانەیە کە دەکەوێتە بەشە کۆنەکەی ئەلقوش، دایان پارچەی شوێنەواری و کەرەستەی جیاجیای لەخۆگرتووە. خودی شوێنی مۆزەخانەکە شوێنەواریە و پێشتر بارەگای ئەبریشێتی ئەلقوشی کلدانیەکان بووە. ئەو مۆزەخانە هاتە بەکردن ساڵە 2013 بەس بەڕاستی بەرێ ئەو ساڵە تقریبا ساڵە 1980 لجنەکی شەکل بوو سێ مرۆڤ هەر سێ ئێنەوە حالیەن مریە ڕەحمەت لێ بوو قەشە و دوو مامۆستان گەلێکی تشتێ خەڵکێ ئینایە الڤێرێ بەس شەڕێ چێبوو ما بین عێراق و ئیران حەمی ئەو تشت تقریبا چۆڤەرسیای هەندێکیش بی تشت موجودة الموزخانة دير السيدة قال لك تشتي خلقت القوش كفن زيد ترج بي تشتي تدبين الفيري موجودة الموزخانة دير السيدة بيجا هر أو فكرة هر مايا بسلمة صالة 2016 لجلك شكل بو تقريبا دهمرو بشمان أسئك شوان ام چۆنە هەر ماڵێ ئەلقوش چی تشتێت کەڤن چی تشتێت تێنەهەیە میئینایە هەندێک هەر ئەوان تیرن بۆ ما و بێ بەرەمبەر حەمی بێ پارە و ئەوان ژی گەلێکی کەیفەوان هات تقریبا نەهیڤە
أم تشتي إش القوش خركن أو تدبيني أبل بيري أو الحوشة تقريبا نهيبة أم تشتي خركن إش حمي مالد القوش مال أم شونا وقت أم خلاص بان باشي أم هات هندكي مدان الفيري وهندكي مدان أو حوشة وهندكي الفي غرفة وهندكي جي من هيا المخزنة تشنكو تشتيما بتشكي وكد بيجن نا فرايا الطنقة أم حجيت كان يعني حكمة الأقليم بلكي جهة كي بوما بيدا كان آن عردك اتقافاكن دا تشتيما اتبتا إجوانتر لەنێو ئەم ژمارە زۆرەی شوێنەوارەکاندا هەردوو شوێنەواری گۆڕی ناحوم کە پەیامبەری جووەکان بووە هەروەها کڵێسەی مەرمی خانۆهەدریە پێگەیەکی تایبەتیان هەیە ئەم دوو شوێنەوارە چونکە ناوەندێک بوون بۆ بڵاوبوونەوەی ئاینەکانی جوو کریستیان لە کوردستاندا بایەخی خۆیان هەیە هذه مدرسة وكنيسة مارميخا النوهضري قوتابخانە و کڵێسای مارمیخانۆهەدری کۆنتترین دوو شوێنن لە ئەلقوش و دەوروبەری. ئەم قوتابخانە و کەنیسە مێژوویە لەسەر دەستی مەتران میخانۆهەدری دامەزراوە کە یەکەمین مەترانی ئەلقوش بووە و لە ساڵی 390 زاینی گەیشتۆتە ئەلقوش و لە سەدەی 5 زاینی ئەم قوتابخانەی دروست کردووە. لەم قوتابخانەیەدا بە دوو شێوازوانە دەوترایەوە هەم وانەی تایبەت بە ئاینی مەسیحی و هەم خوێندنی گشتی تاکو ساڵی 1970 پاشاتنی ڕژێمی پێشوو ئەم شوێنە مێژوویە گۆڕا بۆ قوتابخانەی ئەلبەنین الئولا لە ئەلقوش. ئەم کڵێسایە مێژوویەکی زۆر کۆنی هەیە و یەکەمین کەنیسە بوو لە ئەلقوش و دەڤەرەکە و ئەمەش بەڵگەیە بۆ مێژووی دێرینی مەسیحیەت لەم ناوچەیە. ئەمە جگە لەوەی لەو کاتەدا ڕێوڕسمی یادەوەری مارمیخا هەبووە کە دەکەوێتە ڕۆژی 11 هەموو ساڵێک و لە نوێژی بۆنەکەدا ئاماژە بەوە دەکرێت کە شەماشە و قەشە و خەڵکی مەسیحی پێشوازیان لە مەترانە نوێیەکە کردووە و ئەمەش ئاماژەیەکی ترە بۆ بوونی مەسیحیەت لە سەدەی یەکەمی زاینیدا. لە ناو ئەم کڵێسایەدا گۆڕی مارمیخای هەیە کە خۆی بەر لە مردنی بە چەند ساڵێک دروستی کردووە و دەکەوێتە گۆشەی سەروی کڵێساکەوە. لە گۆشەی خوارەوەش گۆڕێکی مێژووی دیکە هەیە کە دەگەڕێتەوە بۆ سەدەی 7 پێش زاین و ئێسقانی پێغەمبەر ناحومی ئەلقوشی تێدایە کە لە کتێبی پیرۆزدا بەم جۆرە ناوی هاتووە و بە پێغەمبەری بچووک ناوزەت کراوە. ناحومی پێغەمبەر کاتی خۆی ئاماژەی بە وێرانبوونی مووسڵ کردووە لە ساڵی 618 پێش زاین و هەروەک ناحوم پێشبینی کردبوو نینەوە لە ساڵی 612 ڕووخا کە ئەو کات پایتەختی ئیمپراتۆریەتی ئاشوریەکان بوو التي كانت في وقتها عاصمة الإمبراطورية الآشورية. چەند مەترێک لە نزیک کەنیسەی مارمیخەنۆهەدری گۆڕی ناحومی پێغەمبەر هەیە کە ناسراوە بە ناحومی ئەلقوشی یەکێکە لە شوێنە مێژوویەکانی ئەلقوش و ناوچەکە. هذا المكان يسمى قبر ناحوم الألقوشي. ئەم شوێنە ناسراوە بە گۆڕی ناحومی ئەلقوشی کە خۆی بریتیە لە کۆمەلگای یەهودی کە لە سەردەستی ناحوم دروستکراوە و خۆشی لەدایکبووی ئەلقوشە لە خێزانێکی یەهودی کە لەلایەن ئاشوریەکانەوە بە سەبی گیراون و هێنراون بۆ ئەلقوش لە شانشینی ئیسرائیلی باکوورەوە بۆ ئاشور و لێرە ناحوم و سارای خوشکی لەدایک بوون و گۆڕی ساراش هەر لەم شوێنەیە. وەک نەریتێکی یەهودی مەسیحی زۆربەی بۆنە ئاینیەکان لەم شوێنە جێبەجێ کراون بە تایبەتی جەژنی ئەکواخ کە زۆربەی یەهودیەکانی عێراق و جیهان و ناوچەکە سەردانیان دەکرد تا ساڵی 1950 ئەم جەژنە لە کۆمەڵگای یەهودیەکاندا جێردراوە. هەروەها ئەم شوێنە قوتابخانەی خوێندنی تەورات و زمانی عیبری بووە. بە پێی زانیاریەکان و ئەو نووسراوانەی لێرە هەن دوایین نوێژەنکردنەوەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 7 زاینی. دوای ئەم ڕێکەوتە
هیچ لێکۆڵینەوەیەک لەسەر ئەم شوێنە نەکراوە. داوا لە نێردە نێودەوڵەتیەکان و فەرمانگەی شوێنەوار دەکەین کە گرنگی بەم شوێنە دێرینە بدەن کە هێمای پێکەوە ژیان و ئاشتی سەرجەم پێکاتەکانی ئەلقوش و ناوچەکە بووە. ئێرە شوێنی ڕاستەقینەی گۆڕی ناحومە، بەڵام هەروەک پێشتر ئاماژەمان بۆ کرد گۆڕەکە گوازراوەتەوە بۆ ناو کلێسەکە پاش ڕاگواستنی یەهودیەکان لە عێراق ساڵی 1950 و ئێستاش ئەم شوێنە چۆڵە. ئەم شوێنە پیرۆزی خۆی هەیە لای خەڵکی ئەلقوش کە شوێنی نوێژ و خواپەرستی بووە و هیوادارین شوێنەکە نۆژەم بکرێتەوە کە یەکێکە لە شوێنەوارە کۆنەکان و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 2700 ساڵ پێش ئێستا. تاریخية التي لها فترة طويلة لأكثر من 2700 عام. ئەلقوش وێڕایەوەی کە بە شارۆچکەیەکی ئاینی ناسراوە، بەڵام لە هەمان کاتیشدا هەوڵی داوە پارێزگاری لە تایبەتمەندیە کولتوریەکانی خۆشی بکات. دانیشتوانەکەی بە پیشەی کاری دەستی و دەستڕەنجینی بەناوبانگن، بە تایبەتیش لە دروستکردنی جلوبەرگی ڕەسەنی کورد و کرستیانەکاندا. سەرەتا وەک خۆناسینێک من هونەرمەندم، ئیش و کاری ئێرە لە ناوماڵ هەمووی خۆم جێبەجێ دەکەم. لەبەرەوە ئاساییە کە زۆر گۆڕانکاری و نێگەری لە ماڵدا بکەم. ئێمە دەبێ بەردەوام وەک هونەرمەندی شێوەکار بابەتی نوێ پێشکەش بکەین و من خۆم دەرهێنەری بۆ ئەم بابەتانە دەکەم و زۆر کاری تریشم لە دەرەوەی ماڵ بەم شێوەیە بەرهەم هێناوە. دایکم هەم هونەرمەند و هەم شاعیر و هەم بەرگدرو بوو. ئیشی لەسەر بەرهەمی کولتوری و جلوبەرگی زیاتر لە 6 گوندی سورایی کریسیانەکان کردووە. لە بەغدیدەوە کە بە قەرەقوش ناسراوە تا دەگاتە گوندەکانی باکووری کوردستان کاری لەسەر بابەتی ئەم گوندانە کردووە. هەروەها تیپی ئەلقوشی هونەری میلیش دامەزرا. خۆم زیاتر بە دروستکردنی جلوبەرگی پیاوان و ژیان خەریک کردووە. هەر یەکەشیان تایبەتمەندی و ناوی خۆی هەیە. بۆ دروستکردنی وردەکاریەکانی سەرجلوبەرگی پیاوان، جلوبەرگی وەکو پەشما و سەربوکسە سوود لە مەکینەی درومان وەردەگیرێت. سەبارەت بە جلوبەرگی ژنانیش وەکو مێزەل و شوقتە و قەبایە یان کراسە و کەوێ و پۆشیە دەبێت بەدەست دروست بکرێن. جلوبەرگی کچانیش ئەو وردەکاریانەی سەرسنگ ئەوانەش هەر کاری دەستین. من ئەو هونەرە لە دایکم فێربووم و تا ئێستاکەش من لەسەر ئەم کولتورە و ئەم نەریتە بەردەوامم. بەرێ ئەلقوش 10-15 معمەلێ ژوی معمەلێ ئەلقوش هەیە و هەر هەیە قالب هەمەش بچیک حتا مزن هەمە الڤێرەی چێکن دشکلت پێلاوە ئێک سۆر و ئێکرەش و هەمی تقریبا مودێلك الجنكاجي وإد ميرا وأفجي أفا تدبين الفيري أفا معملية جولكيت كردا أفا إيشالو شابوك القوش بترش بينجي معمل هي القوش وتايبت في محلات بجنة محلات قودا محلات أودو هر مالك تدا هيا معملك تشيكن جولكيت كردا أو إيشالو شابوك تشينكو بري إذا القوش حمي شالو شابيك هنا وهندك ميزرجي جنكا أو تدبيني أو ميزرجي تشيكن حمي أو معملة تشيكن لە باکووری ڕۆژهەڵاتی ئەلقوش جیا لە هەبوونی چەندین ئەشکەوتی شوێنەواری دێری ڕەبان هورمزی لێیە کە دروستکردنی دەگەڕێتەوە بۆ سەدەی هەفتەمی زاین لە کۆنەوە تا ئێستا بۆتە شوێنی ڕەبەنەکان و پیاوانی ئاینی بەهۆی پیرۆزی دێرەکە بەردەوام خەڵکی ناوچەکە بە ئاین و نەتەوەی جیاجیا سەردانی دەکەن. ربان هرمز هو أيضا شخص ڕەبان هورمز یەکێکە لەو کەسە پیرۆزانەی کە وەکو ئێمە دوور کەوتەوە لە ژیان و خۆی بۆ خوا تەرخان کرد. ئەو لە ئەهوازی ناوچەی شیرازی وڵاتی ئێران لەدایک بووە. کوڕی یەکێک لە پاشاکانی ئێران بووە. خانەوادە و مڵک و وڵاتی خۆی جێهێشت و هاتە ئەم شوێنەی کە ئێستا ئێمەی تێداین. لە ئەشکەوتەکانی زنجیرە چیاکانی بەعادرێ
یەکەم سومعی دروست کرد و بە مەبەستی خواپەرستی لێرە نیشتەجێ بوو. دواتریش 50 کەس هاتنە سەر ڕێبازەکەی تا لە ڕێی نوێژ و خواپەرستی وەکو ڕەبەن لەگەڵیدا بژین. بەپێی ئەو سەرچاوانەی لە گەنجینەی دێرەکان ئەم ڕووداوە دەگەڕێتەوە بۆ ساڵی 625 زاینی. ئەم ژیانە هەر لە خۆڕان نەهاتووە، بەڵکو مزجێنی پێیە، هەروەکو مزجێنی مارمیخان نەنۆ هەدری کە لە سەدەی پێنجەم ئاراستەی ناوچەکەمان و ئەلقۆشی کرد و گوتی بازێک دێتە ئەم چیایە و مزجێنی بۆ خەڵکی ئەلقوش پێیە. دواتری ژەم بازە زۆر بێچووی دەبێت و لە میزۆپۆتامیا خزمەتی مەسیحیەت دەکەن. ئەمەش ڕێک مزجێنی بە دیارکەوتنی ڕەبان هورمز بوو لەم ناوچەیەدا. بە هاتنی ڕەبان هورمز قوتابخانەی تایبەت بە ڕەبەنەکان دروستکرا تا ببێتە پێگەیەک بۆ ڕەبانیەتەکەمان. کاتێکیش گەشەی کرد ئەم دێرە بووە بنکەی سەرەکی بۆ پەتریارکی ڕۆژهەڵات بانگەشەکردن بۆ ژیانی خواپەرستی لێرەوە بۆ شوێنەکانی دیکە گەشەی کرد تا گەیشتە ئێران و تورکیا و سووریا، تەنانەت هیندستان و چینیش گەیشت بێتە هەر شوێنێکیش بارەگای ئەسقۆفیەی تێدا دامەزراوە. ئێستا ئەم دێرەی دەیبینن زۆری خاپۆر بووە، بە تایبەتیش بەهۆی هێرشی هۆز و نەتەوە جیاوازەکان کە دوایین و کاریگەرترین هێرشیان لە ساڵی 1943 لەلایەن نادرشای سەرکردەی فارسەکان ئەنجامدرا. ئەو کاتەی هێرشی کردە سەر نینەوە و ئەنجا ڕووی لێرە کرد. کاتێکیش گەیشتە ئێرە دێرەکەی خاپور کرد و هەموو ڕەبەنەکانی کوشت. بە ئاستێک ژیانی ڕەبەنی لێرە کۆتایی هات. سەبارەت بە مێژووی دێری سەیدا لە ساڵی 1880 زاینیدا ڕەبەنێک بە ناوی جوبرائیل دەمبۆ کە خەڵکی ماردین بوو هاتە ئێرە بە پاڵپشتی هەندێک هاوڵاتی و بە هاوڕێتی ژمارەیەک ڕەبەن بناغەی ئەم دێرە نوێیەی لە خواردێرەکەی پێشودانە. هەر لە ساڵی 1808 دروستکردنی ئەم دێرە کۆتایی هات و ڕەبەنەکان ڕوویان تێکرد. لەو کاتەوە تا ئێستا خزمەتگوزاری پێشکەشی کەنیسە و تەنانەت خەڵکی ناکریستیانیش دەکات. دێرەکەی پێشوو کە لەسەرەوەیە ناوی ڕەبان هورمزە. ئەمەی خوارەوەش کە دەکەوێتە نێو دەشتەکە دێری سەیدەیە. بەهۆی بوونی ژمارەیەک لە کەنیسە و ڕەبانیات لەم ناوچەیەدا ڕێوڕسمی جۆرا و جۆری ئاینی و تایبەت تیایدا دەجێڕدرێت. لە دوای هێرشی داعش و ئاوارەبوونی خەڵکی تلسقۆف و بەتنایە دواتریش ڕزگارکردنی لەلایەن پێشمەرگەوە ئەو ڕێوڕسمانە بە شێوەیەکی بەرفراوانتر ئەنجام دەدرێن. دو کیلۆمەتر خوارتر لە دێری ڕەبان هورمز لە نێوان ئەلقوش و گوندی بۆزانی ئێزدینشین دێری سەیدە مەریەمی پاکیزاڵ کەوتووە. لە دامەزراندنی تا ئێستا بە قوتابخانەی ڕەبانی ئەنتوانی هورمزی ناسراوە. ئەم دێر و قوتابخانە ئاینیە لە ساڵی 1852 دامەزراوە. دير السيدة هو أيضا دێری سەیدا مێژوویەکی دێرینی هەیە. لە ساڵی 1857 کراوەتەوە. ڕۆڵی هەبووە لە بوژانەوەی نوێژ و خواپەرستی. هەروەها چونکە بە ناوی حەزرەتی مەریەمی پاکیزە کراوە کە دایکی هەمومانە ڕێوڕسمی خواپەرستی تێدا بە شێوەیەکی تایبەت ئەنجام دەدرێت. ئەوەش بڵێم دەرگای ئەم دێرە بەڕووی هەموو کەس کراوەیە. خەڵکی هەمە جۆر بۆ نوێژ و خواپەرستی سەردانی دەکەن، تەنانەت خەڵکانی ناکریستیانیش. زۆر کەس کەمراز و داخوازیەکی هەیە دێتە ئێرە، نزا و پاڕانەوە دەکات. زۆر پەرجۆ و موعجیزەش تیایدا ڕوویداوە، بە تایبەتیش بۆ ئەوانەی نەخۆش بوونە یان داوای منداڵیان کردووە. جیا لەمانەش دێرەکە ناوەندێکە بۆ پێگەیشتنی ڕەبانیەت لە گوند و شارەکانی دەوروبەر، شوێنێکی شە بۆ یارمەتیدانی خەڵکی هەژار و لێقەوما و باوەشی کردوتەوە بۆ ئەو کەسانەی بەهەرهۆیەک بێت کۆچیان کردووە و ئەم دێرە هاوکاریەکی زۆری پێشکەش کردوون. جیا لە خواستی خەڵک ڕەبانیەتی هورمزی بۆتە وێزگەیەک بۆ بڵاوکردنەوەی نامە و پەیامی ڕەبانیەت
بە مەبەستی بوژانەوەی ڕۆحی و دەرونی خەڵکی گوندەکانی دیکەی ناوچەکە. هەروەها دێرەکە وێزگەیەکی شە بۆ پێشوازیکردن و بەهاناوەچوونی خەڵکی هەژار بە شێوەیەک هەر کاتێک خەڵکی لێقەوما و پێویستیان بە هاوکار هەبووە ئێمە باوەشمان بۆ کردوونەتەوە. بە تایبەتیش لە کاتی یاوارەبوونی خەڵکی قەسری دەشتی نینەوە وەکو ئەرچێک دەرگای دێرمان بەڕوویان کردەوە و هەموو جۆرە هاوکاریەکی وەکو خۆراک و پێداویستیەکانی ژیانمان پێشکەشکردن. هەرچۆن لە نێو بنەماکانی کتێبی پیرۆزی ئینجیلدا هێمای بۆ کراوە، مادامێک ئێمە هەمومان پێکەوە دەژین دەبێت بێ بەرامبەر بەخشینمان بۆ یەکتر هەبێت. ئەلقوش شارۆچکەیەکی دێرینە و زۆر شوێنەواری گرنگی لە خۆگرتووە، هەروەها لە ڕووی کۆمەڵایەتی، کلتوری و ئاینیشەوە تایبەتمەندی خۆی هەیە، هەر بۆیەش پێویستە بایەخ و گرنگی زیاتری پێ بدرێت.